الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. دیارە لە هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پند و عیبرەت و دەرسێکی گەلێک زۆری تێدایە. بەڵام یەکێک لەو دەرسانەی کە فێر ئەبین بۆ هەموو عالەم بەتایبەتی بۆ شاری کەرکووک لەبەرەوەی شەعب و گەل و نەتەوەی زۆری تێدایە، خەڵکانێک با بڵێن ئەنواع ئەحزاب و ئەوەی تێدایە، ئەوە فێر ئەبین کە بزانین و بتوانین بەیەکەوە بژین. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دیارە لە بەرنامەکەیدا بەتایبەتی لە هیجرەت هیچ بوارێکی ژیان نەما لە هیجرەتی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام ئیلا تیشێکی خستۆتە سەری بە قسە یا بەکردەوە. بۆیە باشترین شتێک کە ئێمە لێوەی فێر بین پێکەوە ژیانە لە بەتایبەتی بۆ شاری کەرکووک. ئێمە کە وەقفی سونی لە کەرکووک ئیمڕۆ لە احتیفالیە مەرکزیەکەی شارەکە نامەیەکمان گەیاندکەوە ئەو شارە دەبێ اقتیدا بە صفاتی پێغەمبەر بکە صلی الله علیه وسلم، صفاتی ئەوەل صفاتی پاشەوەی هیجرەی کرد ئەوەی مؤاخات بووکەوە برایەتی کرد لە بینی مهاجرین و ئەنسار، برایەتی کرد لە بینی فەقیر و زەنگین، برایەتی کرد لە بینی ڕەش و سبی. ئیمڕۆ شارەکەمان پێویستی بە برایەتیە و ئەو مەبدە بچەسپێنی. ئیمڕۆ توانیمان بە نامەکە بگەینین بۆ مامۆستای ئاینی و لەغێر کەناڵەکانی ئەعلامی لە بۆ شارێکەمان کەوا شاری کەرکووک و مامۆستای ئاینی کەرکووک هەر لەسەر ئەو ئاستە ئیشەکەن و ئینشاء ئەڵڵا ئەو غومەیە لەسەر ئەو شارەمان هەڵدەستیتێن و بتەمای خێر و بەرەکەت لەو ساڵەیە.